بەڵام کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە نێو بۆرسەی شاری هەولێر بازاری دراو لە نێو شاری هەولێردا ئێمە هەوڵ دەدەین لەم بە دوواداچوونەدا قسە لەسەر دراوی ساختە بکەین کە لە دەستی مندا چەندین جۆرە دراوی ساختە هەیە پارەی عێراقی پارەی یەکێتی ئەوروپا دۆلاری ئەمریکی باز لەوە دەکرێت ڕێژەیەکی یەکجار زۆر دراوی ساختە هاتۆتە نێو هەرێمی کوردستان و لە بازارەکانی هەرێمی کوردستان ساغ دەکرێنەوە ئێمە دەمانەوێت بزانین چێن ئەوانەی ئەو دراوە ساختانە دەینن و بە چێش ساغی دەکەنەوە. جۆرە دراوێک تا ئێستا ساختەکاری کراوە تەزویر کراوە لەو بازار یۆرۆ هەیە دۆلار هەیە یۆرۆ تەزویر هەیە دۆلار هەیە دۆلار هەیە لا في 500 زادر يورو 500 يورو يعني في 500 یۆرۆ تەزویرە زۆرە 25 زۆرە 50 عراقی 25 لەگە 50 شات 50 دوێنێ 50 دوێنێ لە سی وەرە وڵام مشتریە پێدێت نازانی خەڵکێک دێتم پێکەکە نەزانیان بە ئەنقەز وڵا مچینە نەزانبی نازان بە ئەنقەز دەینی نەزانە وەنیا باشە گوتان ئەم دوێنێ لە سی وەرەقەی 300 دۆلارم دەرینە 300 دۆلار 300 دۆلار باشە چۆن کەشف دەبیەوە تەزویرە ئەو بە جیاز کەشی ئللا جیهاز باشە کەسێک بەدەستیش کەشف دەی بەس بە جیازەکەی دەرینە باشە خەڵکی کاسبکار کابرایەکی نانەواچی بنزین فرۆشێک چوزانم ئەوانە چۆن بتوانن چۆن بزانن ئەمە تەزویرە معلمان هەیە معلمان هەیە دوکانە ناو محلەکانی مارکێتیانی ناو محلەکان کابراایکە چێ باهی لە بازارەکە لە جێکان ئەگەڕێن نازان دەنەوان یعنی ئەو تەزویرچیانە لە محلەکە لە دکاندارەکە ساغی دەکەن ئەمەکەن و دینات ئەمە کەشفەکەن بە جیاز باشە ڕۆژانە حاڵەتی وا دەبینن هەیە باشە زۆرترین ئەو پارەی کە ساختەی تێدا کراوە تا ئێستا کامە پێنجە 25 عێراقی لە دۆلار باشە ئێستا من مەبلەغێک پارەم لە بەردەستە چۆن دەزانن ئەمە تەزویریان تا کابزانین چۆنە ئەوەی شکندێکی کە تەزویرە هەتا مۆران کردووە مۆر کراوە ئەوە دراوێکی دیکەی 100 دۆلاریە سەیری بکەن بەڵام لە پشتەوەی برادەران دەستیان بەسەرداگرتووە دەڵێن چی تەزویر بەڵام سەیریکەن ئەم سیم کارتەکەی تێدایە ینی سیمێکی تێدایە خەڵکێکی سادەی زۆر نازانێ ئەم 100 دۆلاریە تەزویرە ئەمەش زۆرێکی دیکەی تەزویرە بە هەمان شێوە دەتوانین ببینین جۆرەکان باشە پارەی عێراقیتان باس کرد ئەوە ئەسلیە ئەم جۆرە مۆرە بە هەمان شێوە هەر جارە کەسێکی سەختەکار مۆری لێدا بۆی خەڵکی سادە و فەقیر فری و بدرێ و فێڵی لێ بکرێتن باشە حالەتەکان چی و چییە 50,000 عێراقی 25 هەیە لەرە زۆرە 10,000 هەیە قلقلا 5 کەم بەدەگمەنەیە ئەوەش ئەوە دوێنێ دەراتە سیرکەن بزانن بەس بەڕاستی ئەخرەوە فسفۆرشی تێدایەوە یعنی ئەوە خەڵکی سادە بەڕاستی بە زەحمەت ئەو لایۆنەش فەرقی بە زەحمەت ئێستا زۆر دوکاندارەکان زۆر تووشیان باشە ئەمانە لە جیازەکان دەرباز دەبن هەیە دەبات ئەوێ ڕۆژەیەکە چێوە مەرگرت لە جیازی شینەکان دەچ خوارێ ئەمەش هەر بە هەمان شێوە ساختە کراوە باشە ئەمە چۆن دیار دەکەێت دۆلار فرۆش دەزانێ بەس دۆلار ئەوە تەنیا دۆلار بەس جیاز چونجی زیاد ئەو تەزوێن من بکبێت مدیسان دووبارەکەمەوە زیاتر لە محلەکان سەربەکەی لە مارکێتەوە محلەکان سەربەکەوە باشە پرسیارێکتان لێ دەکەم بەڕاست ئەم جۆرە دۆلار و پارانە ساختە
خەڵکی ئاسایی دەتوانی لە ماڵی خۆی دروستیکە لە ماڵی خۆی پێی دروست نابی یاری زەحمەتە دروستکرد باشەوە ئیشی وڵاتانە باند و مافیایە ئەرێوایشی باند و مافیەکان باند و مافیا لە ئێران دێ لە ئێران دێ زۆری ئێران یانی سەرچاوەی ساختەکاری پارەی دراوی ساختە ئێران زۆرتری ئێران باشە چێن ئەوانەی دەینن چێن ئەوانەی پارەکە دێنن جەماعەتێکی باندن ئەوان فارسن کەوا ئەوان دەربیان زۆر باشە فێڵەکان چین یعنی ئەو فێڵانەی کە دەیانەوێت بیکەن زۆر جار دەگوترێت جەمتایەکی دیبلۆماسی دێنن پارەی تێدا لە سعرباز سعرباز ئەو برادری ماوەلی کرد تقریبا با 16 فریال لێ دزی سعربازن تا ئێستا یەک کەس فری و زۆر دراوە کراوە زۆر کراوە بەبی زۆرەکە و سیوەرەکە بدراوە چەندان کەس سیوەرەکە سایش زۆر دەوریە زۆر یعنی زۆر لە سەرسدا یعنی زۆر دیتەوە ئاسایی لێرە چاپ دەرەجەیەکە بەو پێیکە پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە ئاڵوگۆڕی پێدا دەکرێت هەولێر وەکو ناوەندێکی بازرگانی پارە دێ پارە دەڕوا دەچێتە وڵاتانی دەوروبەر ئەوانەی کە دراوی ساختەیان دروست کردووە دەیانەوێت لە بازارەکانی کوردستان ساخی بکەنەوە تەنیا ئامانجیان خەڵکی کاسبکار و فەقیر و هەژار نەبووە تەنانەت ویستویانە خەڵکی ئێرەش فری و بدەن سەرڕای ئەوەی کە چەندین ئامێری جۆرا و جۆر هەیە لەم شێوەیە کە دەزانێت چ جۆرە دراوێک ساختەیە چ جۆرە دراوێک ساختە نیە لەگەڵ ئەوەشدا خەڵکێک لەم شوێنەدا کە خاوەنی نووسینگەی دراون چەندین ساڵە کاری دراو دەکەن لەگەڵ ئەوەشدا بوونەتە قوربانی پێم بڵێ ئەو چیرۆکی تۆ چۆن بوو؟ چوار پێنج نەفرات من ئەو بازار 135,000 یۆرۆ تەزوی لەندایتم یعنی دەکات 13 سێزدە دەفتەرنی و یۆڕۆی تەزوی یۆرۆی نزیکەی 17 دەفتەر نزیکەی 16 دەفتەرنی و 17 دلارە 170,000 دلاری ئەمریکی بەڵام پارەکە لە ئەسڵدا یۆرۆ بوو یۆرۆ بوو 500 بوو بەلە تەزوی باشە ئەو 4-5 کەسە خەڵکی چۆن دەبێت؟ وڵای منەوە تەسویریم پێ حەزەکەیم پێ پیشاندن یعنی تاوانبارەکانی هەمووی پێ پیشاندم حەزەکەی پێ پیشاندن لەلاتە. فیدۆ ئێمە حتممەەوە بڵاو دەکەین حد پێدەم هەمووی دایتم کاف ئاسایش بەڕاستی تا ئەستا بە شوێنێکی وانە بوو بۆ خەسێ وڵای ئەو فێڵانە سەگە لێ زۆر بەرە ناو بازارە زۆر با تایبەتی ئەم فێڵی ئەم جارە فێڵێکی نوێ بوو کابراایەک بوو هاتن یەکەم جار دوسێ نەفەر بوون هاتن بەیانیان یەک بوو هاتن تویان دۆلارمانەیە ئەوە زیان زەوەرەکەیان پێ بگۆڕیانەوە دوایوتی یۆڕۆمان ئیژ یۆڕۆ دەکەوتم بەڵێ یۆڕۆیان پێ بوو ڕۆژێک هات دوو جامتای پێ بوو جامتایەکی دیبلۆماسی ئینگە جامتایەکی گسکێر من باڵی بوو کابراایەکێ بە تەمەن بوو لە هەمیان ئەویان بە تەمەنتر بوو 4 کەس بوو. چوار نەفەر بوون دوانیان هاتنە ژوورۆ دوانیان دەرەوە بوون بەڵێ. تەسوورەکە هەیە 4 نەفەر پێکەوە دێن بەڵێ. دوانەکە ئێڕۆکە ئەویت پارەکەم لە دەرەوەیە دەترسم لە دز علاسا دزیمە دەکا دەیکەدە ناو جامتای دیبلۆماسەکەەوە قەپاتی دەکردوی لای خۆت داینا ئێڕۆکە ئەچم پارەکەت بۆ دێنم دوم ڕۆژ کردێت 2000 سێم ڕۆژ کردێت 4000 یۆرۆ چوارەم ڕۆژ کردێت 5000 یۆرۆ ئاخر زاوتی 135,000 یۆرۆمان دەوێت 25 چوار بواتن وتی 135,000 یۆرۆم بۆ بێنم 500 منش بۆ مێنا سێ شەدە و دوو شەدە و نیو بوو 500 بوو ژماردم و لە تەسویرەکە هەیەەوە من دوازەحە ئەلێ دانیشت بوو دامە دەستێەوە و پێکەوە بەستای لاسەکانی ملیۆنێکی دامیوتی ئەو ملیۆنە بژمێرە خۆی دەکرد 201 ملیۆن منش پشتم لێکرد ملیۆنەکەم ژمارد ڕاست ناو جامتاکە یۆڕۆیەکی حاضر کرد و بە نەفسی ئەو یۆڕۆیە تەزویر بەقەت قەبارەی ئەو یۆڕۆیە بوو ئەتا پشتم لێکرد ڕاست یۆڕۆکەی گۆڕی بناو جامتاک خۆتەکە فێڵێکی تازە بوو ڕاستی فێڵی وامان نەدەبیرم بازارە فێڵەسە زۆرە هەیە دەستەڕی بە دەستی فێڵی دەکا و ئەکاتە بندەسەوە فێری دەکا و تەزویر هەیە و شتانە هەیە بڵام ئەمە فێڵێکی نییە بوو ڕاستی بۆ من شارەزای ئەمە یەکەم جارە یەکەم جار ئەم شتە بەڕاستی لەو بازارە ئەم شتا یەکەم جار بولام تا ئەسە شتوامان نەبیست بەڕاستی دێ باشە تۆ باسدەوە کرد کە کامیرە هەیە لەم ژوورە دەوانە ئەو کاتەی کە تاوانبارەکە پارە سەختەکە بەداتە تۆ تەسویر کراوە باشە با ببینین چۆن بوو حالەتە و ئەو کەسە چۆن توانی ئەو کارە سەختەیە بکە پلیکە ئەوە ئێستا ئەوە من یۆڕۆکەی بۆ دێنم ئەوە یۆڕی خۆدا ئەو یۆڕۆکە سێ شەدە یۆڕۆیە 135,000 یۆرۆ 135,000 یۆرۆ شەدەی 50,000 ئەو پارە بۆ مێنا دانیشتۆتی بۆ مێنە مش بۆ مێنە بەڵێ ئەوە سێ شەدەیە
شەدەی 500,000 ئەویان 35,000 دەکات 135,000 یورۆ. بەڵێ ئەوە ئێستا پارەی خۆتە پارەی خۆم لە جیازەکە مش بۆی مشمار دوو دامە دەستیەوە. پارەی بۆ چی بوو؟ ئەو پارەوتی یۆڕۆم بێنە پارەم هەیە یۆڕۆم دەوێ. لە بەرامبەری چیت پێ بدە؟ ئەسا دنیاری عێراقیم داتێ. ئەوە ئێستا ئەوە من دامە دەستیەوە. دەستی زۆر باشەوە پارەی تۆیە 135,000 یۆرۆیە. ئەوش ئەو دوو جانتای پێ خۆشی سەیری دەکا یەکاویەک جوان چی دەکات؟ ئەو جامتاکەی نایە سەرەوە سەدەری دەکاتەوە. دوای لەنا ئەو جانتایە فێڵەکان دەکات ئەو دوو جانتایە. ئێستا دوو جانتای لەلایە. پارە تەزویرەکەی خۆی نا ئەو جانتاگسکەی دانایە. حازری کردیە بەقەت ئەو پارەی ڕێک. ئەوە ئێستا دەیشمێری. ئەوە بە قەسی خۆی تەخری دەکات ئەژمێری هەر خۆی مشەوەش دەکات. ئەوە ئێستا هەر خۆی دەخافرین دەوێ سەرنجی تۆ بەرێ دەخافرێنێ تا خۆی شێوێنی بە شێوەک لە شێوەکان پارەکانی دوای ژماردننی دەیبەستی هەست شێشەکە پێگۆ دەبێت خۆی خۆش ئاوا بەستایکە ڕێک هاو شێوەی خۆیەوە بیگومان ناکە تۆش سەیری دەکەی تەماشا ئێرەکە ئەو لەحزەی ئێرە ئەلێرە فێڵەکە دەکات ئەوە تەماشا ئێرە ئەو لەحزەیە تەماشاکە ئەوە پارەکەی مرێسە بەدەستیەوەیەتی ئەوە پارەی تۆیە تەماشاکە تۆش هەر چاودێری دەکات تەماشاکەسە ئەو جامتاکە کردەوە جامتاکە دوو بەشی هەیە لە ژوورەوە ئەو ملیۆنێکی دەرکردی ئەو ملیۆنە بژمێرە من پشتی دەکەم ئەوە پارەی عێراقیە ئەو داینا ئێستا پارەکەی من لەو لاوەیەوە نیە بەڵێ تەماشای دەستی کە یەک لەحزە چی دەکات پارەکەی تۆی دەرێنە ئەوە تەواو وەک لەزگەوەیە دەسێتە ئەولاوە ئەوە تەزویرەکەیە سەوە پارە تەزویرەکەیە دەریهێنا سەوە پارەکە تەزویر من ملیۆنەکە دەژمێرم ملیۆنەکە 5,000 زیاد و مژەوەش تا 5,000ەکەم 2 ژمار و دامە دەست ینی لەو پارە ملیۆنەی کە دایێتەوە 5,000 زیاد بەقەس دای نابوو نازانم چۆن بوو بەس 5,000 زیاد کرد بۆەوەی سەرنجی تۆ بیش بێر و مەشغوڵ بم پێوەی پاشان سەوە تەماشای ئیزە ئەو دقەیە بدات 5,000ەکەی بۆ تەماشای ئەو دقەیە ئەو لەحزەیە بکە ئیشەکەی ئەلێرەیە من على اساس ئەوەی یۆڕۆکەی خۆمە بەس یۆڕۆکە تەزویرەکەی تەماشاک دەری دەکا ئەوە تەزویرەکەی ناو جامتاکەوە وتی بالای خۆت داینە مش على اساس یۆڕۆکەی خۆمە هیچ مشکلەی نییە ڕقم سڕی هەبوو قەپاتی کردو وتی ناو قاسەکەت داینەوە واسم پارەکەت بۆ دێنم 200 ملیۆن ما بوو واسم بۆ دێنم یعنی على اساس ئەوە پارەکەی خۆ من ملیۆنێکشی بیعدایە دەست پارەکەی خۆی ینی وای نیشاندا بە ئەمانە لەلای تۆ ئێستا دەچم پارەکە ملیۆنێکشی دایە پارەکە بۆتە ماڵی من ئەچم پارەکەت بۆ دێنم دوای کە 2 ساعتی پێچ و شکانمان پارەکە مکافحات شکاری پێما خبرمەندە ساعت 2 ساعتی پێچ و بانک کاک بەشدار وانمان کرد لێرە ئیشارەیە لێرە نەگە کا حوسێن ئەنجومەنەوانە هاتن شکانێن و پارەکە دەزوو ئێمە لە بەدوا داچوونەکەماندا بینیمان باندێک پارەیەکی یەکجار زۆر بە خاوەن نووسنگەیەک ساغ دەکەنەوە نزیکەی 17 دەفتەر دۆلار دەبێت 170,000 دۆلاری ئەمریکی کە یۆرۆ بۆ پارەکە لە ئەسڵ ئێوە چیتان کردو بۆ ئەم کێسە؟ تۆمەتباری سەرەکی لەسەر ئەم کێسە دەستگیر کرا و ڕەوانەی پێشدادوەری لێکۆڵینەوە کرا و کێسەکەش ئێستا بەردەوامە لە لێکۆڵینەوە کەوایە تاوانباری سەرەکی دەژیر کراوە تاوانباری سەرەکی کەوا عملیەکەی دەکاتن ئەوەی عملیەکەی کردووە دەژیر کراوە تاوانبارەکە بەڕەگەس تورکە بەڕەگەس تورکە یعنی دانیشتوی تورکایە هاتۆتە ئەم بازاڕە عملی ئەنجام داوە چەند کەس بوون لە کامیرەکە دەردەکەوێت دوو کەسن بەس تۆمەتباری سەرەکی دەژیر کراوە تۆمەتباری سەرەکی دەژیر کراوە باشە جۆری ئەو دراوانەی کە زۆرترین جار ئێوە دەستان بەسەرداگرتۆ چ جۆرە دراوێکی ساختە بووە زۆرن یۆڕۆمانەیە دۆلارمانەیە دینارمانە دینار لە ڕووی هەموو فیەکانەکە یۆڕۆ بە هەموو فیەکانی یۆڕۆ فیئەی گەورە 500 بەڵێ دینارمانەیە دۆلارمانەیە دیناری عێراقی دیناری عێراقی 25 پەنجایی دەی 25 پەنجایی 10,000 کەوایە ئەوانە هەموو کاری ساختەکاری بۆ کرد کاری ساختەکاری دەستان بەسەردار باشە چێ ناوانی مامەڵە بەم دراوانە دەکەن بەعزە خەڵکێکن ئاگیان لێ نییە یعنی پارەکەی وەردەگرن و بەعزە خەڵکێشن تجارەتی پێ دەکەن یعنی لە دەرەوەی هەرێم داخل هێنن کوردستان باشە کەس دەژیر کراوە لەسەر ئەوانە یعنی ئەوانەی کە دەژیر دەکرێت زۆرن بەڵێ هیچمان ئێستاش نزیکەی 13 تۆمەتبار لامان دەست بەسەرن لەسەر بڕیاری بەڕێزادوەری لێکۆڵینەوە 13 کەس دەژیر کراوە بە پێی مادەکانی 280 چ دراوێکیان لەلا بووە ئەمانە دۆلاریان لابووە دیناریان لابووە
دولار دينار يعني ئەو دراوانەی لە دەستن بله ئەوانە هەموو سەختەنە او هم سخته او هم هي خلقة توش بولا دري أو- نهايتي نايباته 25,000 عراقیە بستبين زاري عراقية او ساختەیە بله ئەوەش 10,000 هي ساختەیە ئەو باش ئەوە ساختەیە. چۆن دیارە ساختەیە ساختة كيلا رسم مكان ولا سي مكان انا عين زريديه ئەوە سیرکە ما دي لا او مكسك نايزاني سەری ئەسپەکەشی تێداوە لا تمش اصلي اسبكي خوار بس رونا يعني اتوقع او ولا تبغيل 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 يعني تەبغەیە تبغيل يعني باشە ئەمە سەری ئەسپەکەشی تێدا اسبكي تمش يوتسونا لمين يستوى؟ ئەوە زیاتر دیارە بەڵام ئەوە شەر دیارە او طب مش اسبكي انا دور ده مين تمش او لوس او ما هذا شكو استوى يبكي او قيد استوى يبكي هو مش كان غز ئەوە لێ بکەیت مش كان غز نعم بەڵام ئەوە او ديك زاني بخودك ها ونعم باشترە یان ونير باشە ئەوە با تێکەڵ نەبی ئەسلێکەیە ئەوە 25ە ئەوە تەزویرە چی تریشەیە تەزویر مزاج تزوير بس يقدر كيفي او بست بنزيه او شيان ديه او اناش بنزيه پێنجیش تەزویر بنزي هەیە. شيتي هزاري شيء لك باشە ئەوەش هەزاری عراقیە. ئەسپەکەش تێداوە هزاري شيء لك هزاري او شزاريه هزاري خو هيتس او تشيني هەزاری باشە ئەوە هەموو اوش بەدەوە دولار اوش تركيا پارەی تورکیش تەزویر هەیە بارك تركيش تزوير هي تەزویر کراوە او تزوير. كمشري رانك كيدا يورو، كاك هەمووی هەیە همي ئەوە چییە هەموو پارە لە ماوەی ڕابردووەوە لما وين رابط هر نفر كم عميله ديت توش تێمە تزويرك توش کراوە فير لما كرا زاروي توش بوين زاروي خمان زاروي خلقه خەڵکە نايباته نمش لي لو بابد لو نوعيه تماشا ذاك اقدر بين تزويري موديل چی نوع بە دوکانداڵێک دەڵێت تۆ ئێستا جیازت لێ ئازایەتی نییە والله ئەوەی لە دۆلار نازانی. ئازاریە بەڵام ئەوەی- دوکاندارێک چی بکە بۆەوەی اوي لدولار نازانيتن باوري نقريتن وەری نەگرێت يعني لبو 500 دينار لبو 1000 دينار قازان زوري نقري باشترا باش بارش وشو دقرن تمشاكل مشتكي بس تمشاك كان زانه تزوير يعني براستي زور كسيدي زۆرتر تكلم ناو پارەی کە ساختەیە يعني لنا وش دي كابر ديداتي ناو يعني 2 مليون شي نازاني دشميريتن نازاني خو خاطي باركي وقريتن دشميريتن دا دواي وش اليوم دني ورقي دقريتن اما ورقي دين تمشكاك والتزوير دري بالقران قازر رويشت جارێ با بزانین دراوی ساختەکردنی دراوێک بە خەڵکی ئاسایی دەکرێت نا بخلقي اساي ناكريا ببروفيشنال كريا بحكومات دكريا حكومات ديجي حكومات دكريا اي كان مثلا لعاني حرب عالمي دوهموا المانيا باري دولارو جنيه استرليني باوني استرليني تزوير كيت بوي اقتصادك بروخينيا بله. او تزويراتنا هي لعراق شابرانبر عراق جو تزويرانه یعنی تەزویرکردن ماوەیەکی زۆرە دەستی پێکردەوە پرۆسەی تەزویر پرۆسەی تەزویر لەعانی ئەوەی کە پارە کە ئاڵتون و زیو بوو یعنی ئاسن بوو با بڵێن ئاڵتون بوو لەو وەختەوە مەسەن چۆن ئەڵێ قەزدیر و ئەلمینیۆم و ڕساس و ئەوانیان لەگەڵ نوحاسە تێکەڵاوی ئاڵتونەکان نەکرد تەڵیان نەکرد بە ئاڵتونەکە لەو وەختەوە تەزویر هەیە ئەوەتی پارە هەیە تەزویر هەیە باشە ئێستا هەرێمی کوردستان بازاری عێراق بە شێوەیەکی گشتی بۆتە ئامانج بازاری هەرێمی کوردستان بۆتە ئامانج ینی دەیانەوێت بازارەکەی بەکار بهێنن یاخۆ شوێنی تێپەڕینی دراوە تەزویرەکان حەزەکەم نەختێ بچمە دارەوە بۆی ئەوەشت تێبگەێنم لە عێراقا تەزویر کراوە بەرامبەر عملەی عێراقی لە 63ەوە کە حزبی بەعس لەگەڵ شوعەکانە تێکچوو ویستان حکومی عبدالکریم قاسم ضعیف کەن لێوە ئێران تورکیا کوێیت ئەمانە جەمال عەبدولناسر دەستیان هەبوو کە دراوی عێراقی بێنە ناو تەزویران هێنا لە 68 تا ئێران کردی لە 69 قانونی عقوبات دەرچوو کە حکمی مؤبەدی لەسەرە باشە کەوای لە ڕابردووەوە ئابووری عێراق و دراوی عێراقی بۆتە ئامانجی وڵاتانی دەور بۆتە دەوروبەریشی لە هەشتاکانە زۆر بوو دوای حسار مشکلێککە ڕوویە کە حسار بوو طبع دەرچوو یعنی پارەی طبعی عێراقی دیناری هێنایە خوارەوە خۆی نەگرتەوە باش ئەگە باسی ئێستا ئەگەر بەحسی ئێستا بکەین کە بوو برێمەر غەش کەمتر بووە کەمتر بووە زۆر کەمتر بۆتە بەهێزە دراوی عێراقی
براوی عێراقی بۆ ساختەکردن ینی کەم فێڵی لێ ئێستا ساڵ بە ساڵ بەهێستریەکەن ئێستا گەر مقارنەی بکەین لە 2010 کە دەچوو 2005 کە کەوتە بازارەوە 2005 ئەوانیکیان دەرکرد لە 2014 تازەتریان دەرکرد شتی کیان خستە سەری بۆ ئەوەی خەڵکەکە زیاتر نەتوانن دروستیکەن بەڵام ئێستا تۆ تەسەوری دۆلارکە سوپەر دۆلار هەیە کە لە عالەما تەزیری تێکەم بەڵام ئەمریکا بە خیاڵانەیە چکە ناڵە هیچ تێک بچێتە وڵاتی خۆی لێرە دۆلار تەزویرەکرێت و ئەفرۆشرێت خەڵکەکە بە دۆلارانەی کە تەزویرە زیاتر لە دەرەوەی بازاڕی ئەمریکا ناو ئەمریکا لە ناو ئەمریکا ناچێتە ناو ئەمریکا چکە ئەمریکا حەساری لەسەر بەڵێ لەوانەیە بە قاچاق ببرێت لە مەکسیک و لەو شوێنانەوە ئەچێت بەڵام شێوەکەی زۆر کەمە ئمڕۆ لە عێراق لە 2010ەوە بۆ بڵێن 2014 25,000 تقریبا 80 میلیۆن دینار تەزویر کراوە 80 میلیۆن دینار 80 میلیۆن دینار تەزویر کراوە بەڵام 25کان 25,000 عێراق 25,000 عێراقی ئەوە ئەکاتە یەک بۆ سەی دوی پارەی عێراقی هەمووی 43 تریلیۆن دیناری عێراقی هەیە 21 لە ناو بازاڕایە باقیکانی لە ناو بانک و لە بانکی مەرکەزیایە یعنی ئەم تەزویرێکە کراوە تەزویرێکی زۆر کەمە تقریبا سەی یەک بۆ سەی دوی مجموعی پارەی عێراقیەکە ئەگەر مقارنەیەکی بەسیتی بۆ بکەم لێرە بەنسبەت پارەی عێراقی تازە و کۆنا 25,000 ئەمە کۆنەکەیە ئەوەش تازەکەیە ئەیان خەمە سەرێک بۆی سەیریکەن ئەمە لێرە مادەیەکی فۆرمەڵیان دۆزیوەتەوە فۆرمەڵ کەڵەر ڕەنگەکەی ئەگۆڕێت ئەگەر سەیری ئەمی کە بکرین کابراایەک بوو ئێستا گۆڕیوانە بە کچێکی کورد گۆزەیەکی بەسەرشانەوەیە ئەگەر ئەمە بکرین مەگنەتێک بارە کەوایە بانقی عراقی هەنگاوی ناوە بۆی دراوەکەی بەهێزتر باشە بۆچی دراوی عراقی بۆتە ئامانج هەموو دراوێک لە عالەمە ئامانج هەموو دراوێک لە عالەمە ئێستا زۆرترین کەمترین تەزویر لە دۆلارەکرێ لە قرنی 21 زۆرەکەی تەرکیزیان کردورە سەر یۆرۆیە لە عالەمە ئێستا تەزویری یۆرۆ لە هەمووی بەرزترە بەڵام دۆلار کەمی کردوێتەوە لە قرنی 21 بۆ چکە ئەو تانە و ئاسانترە لە ئەوروپا چەند وڵاتێکە ئێستا بە سەبارەت بە دراوی عراقی کۆمەڵێک فیئە دەبینین یعنی 25 50 5 10,000 هەر هەموویان ساختەی تێدا کراوە ئەمە چ زیانێک بە ئابووری عێراق و کوردستان دەگەین اینجا ئەو ئابوورێکی زۆر ئەگەینێ بە ئابووری بۆ پارەیەکی زۆر لە تەداولە ئابێت دەیخەنە بازارەوە خەڵک نازانێ ئەمە فەرقەکەی ئەگەر نەزانێ بەس ئەمانەی کە مختصم بە جیهازی خۆیان بە قەڵەمەکە ئەوانە ئەیدۆزنەوە بەڵام خەڵکی عامەکە لە بازارە ئەوە نادۆزێتەوە چێکە تەداولێکی زۆرە بێت لە بازارە زیاتر لەوەی هەیە قوەیشی ڕای زیارە بێت تەزەخومە بێت کە تەزەخومیش بوو شت گرانە بێت فەقیر پارەی نییە ئەم پارەیە کە ئەبرێت ئەخرێتە بانقەوە ئەزانن کە تەزویرە ساحب ماڵەکە پشتێشکێ کەوایە دراوی ساختە یعنی یەکێک لە هۆکارەکان دەبێت بۆ دروستبوونی گرانی نرخی کاڵاکان بەڵێ تەزەخۆن دروستەکە و هەروەها سقەش نامێن لە بینی میلەت و حکوومەتەکەشە یعنی حکوومەت ملت پێ نامێن ئەو مەترسیە لەسەر دراوی عراقی هەیە کەمتر بۆ زۆر کەمە ئێستا زۆر کەمە وەکو پێم وتی یعنی یەک بۆ سەی دوی مجموعی پارەکە ساختی لەسەر کراوە یعنی پارەی عێراق ئێستا بەرەو بەهێزترە ڕوا لە تۆ ئەگەر سەیری نەوەکان کەی تەبعی مەحەلیەکە ئێستا ئەم دینارە جاران سویسریمان هەبوو تەبعی عێراقی ئێستا ئەمە لە بەریتانیا دروست دەکرێت یعنی زیاتر ئەمە لە بەریتانیا دروست دەکرێت جاران سویسریمان هەبوو کۆن اینجا تەبعی عێراقی اینجا ئێستا ئەمە لە بەریتانیا دروست دەکات ساڵ بە ساڵ بەڵام ئەوانەی کە تەزویرەکەن کە دەستیان کێتە سەر ئەم قاقەزانە نەوعێتی قاقەزەکە ئەو مشکلە دروستەکە یعنی مشکلانێ ئێستا لەبەر تەکنۆلۆژی تازە علمی تازە ساختە هەیە اینجا پارەیەکی زۆر تەبع کراوە بۆ هەموو وڵاتەکان کە ویسیان هەر دەوڵەتی دژی هەر دەوڵەتی چکە بکرا ئەو پارەی خاتە ناوێەوە ئەیڕوخێنێ اقتصادەکەی ئەڕوخێنێ بەرپرسانی پۆلیس و ئاسایش دەڵێن لە ماوەی ڕابردوودا دەیان کەیسی جۆرا و جۆرمان دەست بە سەرداگرتووە کە کاریان تەنها کاری تەزویر و ساختەکاری دراو بووە.
ئەمەش ئاماژەیەکە لەوەی کە پارەیەکی زۆر دراوێکی زۆری ساختە هاتۆتە هەرێمی کوردستان و خەڵکێک دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان فێڵ لە کاسبکار و تەنانەت خاوەن نووسنگەکانی دراویش بکەن تاکە ڕێگا بۆ دەربازبوون لەم کێشەیە تەنها چاوکراوەیی خەڵکو و بەکارهێنانی ئەو ئامێرانەی دراوە لەوەی ڕێگا بگرن فێڵیان لێ بکرێ و دراوی ساختە بکەوێتە گیرفانیان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.